شغلە کەمان ئەوەیە و پیشی بەڕێ چینە گەل لێمام گەڕێن نەخۆشی لێمام گەڕێ پیری لێمام گەڕێ لەرزۆ بووین لەو کارەدا ساڵهای ساڵە من و شارانە دەگەڕم و دیهادان دەگەڕم هەشتێکی پێم باش لێوەکو سەماوەر قەدیمی تەزبێح ئەنگوستیلە هەر شتێکی قەدیمی دەیکڕمەوە جا چاکشی دەناسم بەخسووس سەماوەر و برنجوانە لە منتەقەدا کەس وەک منی ناناسم لە منتەقەدا نا والله الآن 45 ساڵە من ئەمە شغڵمە ئەوە کاکە مەحمووانە ئەمنە ناسێ لەگەڵ ئەحمەوەیسێ خوا ئافویکە هەردووکمان بووین لە بۆکان و لە سەقزە کاکە یان کارەبامان هەیە جنسی کارەبا ماوەڵ حەیاتمان هەیە زەردوویمان هەیە باغەمان هەیە قەدیم و جەدیدی هەیە ئەویش ئەوی بە قیمەتی خۆیان ئەفرۆشرێ و ئەسەنرێ و ئاوایەتر قیمەتیان خوار و ژوور هەیە ئەوە 350,000 ئەرە وەڵا ئەوە 350,000 ئەرە وەڵا یو سەریقە خەڵکی بۆکانم 15 ساڵە خەریکی ئەو شغڵم سەنگی ئەنگوستی لە شت چارەکەم ئەو نگینانە وەسەر دەخەم نگینی ئەنگوستیلە مەسەلەن وەسەر ڕێکابی ئەنگوستیلیان دەکەن جمعانەی ئێمە لێرەدا دەنیشین کار و کەسبەکەمانەوەیە مۆرەی سونەتی عەقیقایەکی خانەوادەجی تەسبیحایەکی کە لە ملدا بۆ سونەتە دەیفرۆشین ئەوەش زۆریە و تەسبیحانە بەدەزە و فەقیرانە تراش دەکرێت کە لە یا کرێنشینن نیان لەو ڕێگایەوە خەرجی خانەوادە محتەرەمەکان پەیدا دەکەن بەڕاستی ئەم جەماعەتە هەموو کۆبوونەتەوە شتی کۆنی کە لە وڵاتی خۆماندایە کۆی دەکەنەوە دایدەنێن ئاگایان دەبێت دەی پارێزن بەڵام بۆ خۆیان نەپارێزراون یعنی بۆ خۆیان نین کەسانێک کە بیان پارێزێ یعنی شاید بڵم ئەوەی ئەگەر 20 ساڵەوە پێش چۆن بوو بێ 20 ساڵە ئەوە کارێتی ئەلانی ژەر ئەوەیە هیچ زیادیەکی نەکردووە وڵات 40 ساڵە خەریکە ئەو شغڵە ئەوەڵ سەعات فرۆش بووم سەعات سازیم بووە دوای تێکم داوە کردومەتە ئەو دەست فرۆشیە کولەن شارەکانی دەچم وڵایتر زۆر بەجێیە جێیکی ئاوامەکانێکی ئاوا جێی دەرامەدی ئەو خەڵکەیە و خیابان و شتە سلووق نابێ و زۆری کەسەیە پی مەشغوڵە و ڕزقی ڕۆژانەی خۆیان دەرێرن پی و کاگرەمان ئینسانێکی زۆر باشە بەڕاستی پوڵەکەی نییە خەڵکی کۆ کردو لێرە هەموو کەس نەفع دەکات ئەگەش دەتەوێت کارێ بکەیت دەبێت نەفعش بە خەڵک بێ نابێ هەر نەفعەکەی بخۆت بێ قبلە نەو جەماعەتە لە کوچە بوون هەموو ئاوارە بوون ئەلان کە خڕبوونەتەوە ئێرە مام ڕەحمان ماڵی ئاوادان بێ وەک حەجێکی کردوێ ئاوایە کە کۆی کردوونەتەوە ئێرە وەک ئەرزشم کردی لە تەواوی شارەکانەوە کە دێن لێرە خڕدەبنەوە و کاسبەکان دادەنیشن و معاملە دەکەن و معاملەشانەیە الحەمدوللیلا ئێمە لێرە دانیشتوین کاسبیەکەن لەو قاوەخانەی کاک ڕەحماندا ماڵی کاک ڕەحمانی ژاوەدان بێ
ئێرەی دروست کردووە جەماعەتێکی زۆر لێرە ئیسفادە دەکەن و نانی لێ پەیدا دەکەن بۆ ماڵ و منداڵەکەیان جەماعەتیش کە دێن لێرە شت دەکڕن ئەوانی شەر ئیسفادەیەک دەبن شتێک دەکڕن لێرە دەیبن بە خێر دەیفرۆشنەوە ئێمە جاران لە کوچە و کاس پێمان دەکرد لە قەرا خیابان دادەنیشتین وەرە لان شکل جگایان بۆ ساز کردووی ناتوونێتە ئێرە Thank you.